بە درێژایی 100 ساڵی ڕابردوو بەردەوام ئەم کێشمە و ململانیانە لەسەر دەسەڵاتی ینی لەسەر دەستی ئەو دەسەڵاتە تۆتالیتار و ستەمکار و میلیتاریزارنی کە هاتوون فەرمانڕەوایەتی ئەم هەرێمە جیاوازانەی خۆرەڵاتی ناوینیان کردووە لەبری ئەوەی کە فاکتێک من بۆ چارەسەرکردنی گرفتەکانی خۆرهەڵاتی ناوین لەبری ئەوەی کە فاکتێک من بۆ ڕێخستنی پەیوەندی هەرێمایەتەکانی خۆرهەڵاتی ناوین بەعکسەوە ڕۆڵی نەرێنیان بینیوە بەردەوام و فاکتەری ڕاستەوخۆی قوڵبوونەوەی کێشمە و ململانێ ئیتنی و نەتەوایەتی و ئەرخەکان بوون. ئەگەر لە قۆناغێکی دوای کۆلۆنیالیزمیەوەنە سەیری مەسەلەکە بکەین چەندەیەک کێشمە و ململانێ نەتەوەیەکانی ناوچەکە لەبری ئەوەی کە بچنە خزمەتی ڕێخستنەوەی پەیوەندیە نەتەوەی و نیشتیمانی و ئاشتی و دیموکراسیەکانەوە بەعکسەوە بوونە بەشێکی ڕاستەوخۆ لە ململانەکان و بوونە بەشێکی ڕاستەوخۆ لە بەریەکەوتنەکان و هەموو ئەمانەش کۆمەڵێک جەنگی جیاواز و کۆمەڵێک ڕووداوی جیاوازی نەخوازراوی لە چەند قۆناغێکی جیاوازە هێنایە پێشەوە. ئەگەر بێنینەوە یادی خۆمان لە دیارترینیان ئەو جەنگی هەر ساڵی عێراق-ئێران بوو. وردە هەموو ئەم مەسەلانە لە پێخستنە ناو سەدەی 21 بڕێک گۆڕانکاری بەخۆوە گرت، بەڵام گۆڕانکاریەکان گۆڕانکاری ڕیشەیی نین، گۆڕانکاری پرسی چارەسەری ڕاستەقینە نین بۆ لەبەرەوەی کە لەگەڵ خۆیانە جۆرێکی تر لە جەنگ و لە ململانەیان پەلکێشی ناو دۆخە نەخوازراوەکی خۆرهەڵاتی ناوین کرد کە بریتیە لە جەنگی مەزەبگرایی و جەنگی ترۆر و هەر یەکەش بەپێی تەفسیرێکی جیاواز مامەڵەی لەگەڵ ئەم پرسانەیە کردووە. بۆیە ئەبینین دەبری ئەوەی کە خۆرهەڵاتی ناوین دۆخێکی ئارام و دۆخێکی سەقامگیر و دۆخێکی ئاشتی و پرسی چارەسەری دیموکراسیانی ڕاستەقینە بەخۆوە بگرێ، هێندەی تر ئاڵۆزی و هێندەی تر کێشمە و ململانێ و ماڵوێرانی و شەڕ و ئاشوب ئەوەی کە تا دوێنێ لە هەرێمێکی دیاریکراوە ئەگوزەرا ئەمڕۆ لە چەند هەرێمێکە ئەگوزەرێ بە بەرچاوی هەموو دنیاوە. ئەو دۆخەی کە لە دوای کۆتایی هاتنی ڕژێمی بەعس بەسەر عێراقا هاتووە و ئەوەی کە ئێستا لە بەشی خوارەوەی دورگەی عەرەبی ئەگوزەرێت و ئەوەی کە لە سووریا ئەگوزەرێت، ئەوەی کە قۆناغێکە لە لوبنان ئەگوزەراوە و بەردەوام ئێستاش پریشی ئەگرەکە بەریەکەوتنی هەیە لەگەڵیا. هەموو ئەمانە ئەو دۆخە بوون و ئەو کەرەسەی دنیابینیە بوون کە بەڕێسوەجالان لێەوە سەیری تەواوی پرسی خۆرهەڵاتی ناوینی کردووە و لە دنیابینیەکی تایبەتەوە و لە تێگەیشتنێکی قوڵی فەلسەفی و مەنتەقیەوە بە دوای چارەسەریەکی ڕاستەقینەیە گەڕاوە و ئەوەی کە ئەو بەرجەستەی ئەکات لە گوتارەکانیە و ئەوەی کە ئەو بەرجەستەی ئەکات لە بەرگرینامەکانیە پێداگیریەکی ڕاستەقینەیە لەسەر گەڕان بە دوای چارەسەرێکی ڕیشەی ڕاستەقینەیە بۆ هەموو ئەو ئەڵنگاریانەی کە هەیە، بۆ هەموو ئەو پارادۆکسە سیاسی و استراتیژی و سەربازیانەی کە ئەگوزەرێت. لەبەرەوە هەندێک جار تەسمی پرسی چارەسەری لە لای بەڕێزۆجالان تەسمی پرسی چارەسەری جیهانی شوەرەگرێ، نەک بە تەنها ینی ناولێنانی پرسی چارەسەری دۆزێکە دۆزی ڕەوای کووردە و لەم قۆناغەیە لە بەرگریەکی ڕەوایە ئەژی. بۆیە کاتێکە لە هەر جێگەیەک و لە هەر بۆنەیەک لە هەر مناسبەیەکە چاومان بە دێڕێک بە گوفتارێک بە وتارێکی بەڕێزۆجالان ئەکەوێت بە قوڵی لەم مخاتەبەیە تێئەگەین و پەیامەکانی جار لە دوای جار ڕاشکاوانەتر و ڕوونتر ئەدا بەگوێی هەموو ئەو هێزانەیە کە ئێستا لە چێشمە و بەریەکەوتنان و پێی وایە ئەمانە لە سەرگەردانیەکی سیاسی و استراتیژیە ئەژین و گەڕان بە دوی ئارامی و گەڕان بە دوی سەقامگیری لەسەر ئاسی تەواوی خۆرهەڵاتی ناوین لە تێگەیشتنێکی قوڵەوە ئەبێ سەرچاوە بگرێت کە سروشتی ناوچەکە هەڵی ئەگرێت. ئەم تێگەیشتنە قوڵە لەم قۆناغەیە تاکو ئێستا تەنها لە لای بەڕێزۆجالان بەدی ئەکرێت. بۆیە کاردانەوەکان لەسەری جیاوازن،
هەندێک لە هێزەکان ئەو هێزە کۆنزەرڤاتیزمانەی کە بە باگراوندی عقایدی بە باگراوندی مەزهەبی بە باگراوندی شۆڤێنیەوە مامەڵە لەگەڵ ئەم پەیامانەیە ئەکەن بە ئاسانی پێیان هەزم ناکرێت و سروشتی هەبوونیان بە شێوەیەکە کە جێگەی ئەم جۆرە لە گوتار و لە مخاتەبە و لە بانگەوازی تیان نابێتەوە بۆ لەبەرەوەی کە هەمیشە ئەو ڕۆحیەتەی کە زاڵە بەسەر سیاسەت و استراتیژیانە ڕۆحیەتێکی شەڕانگێزیە. شەڕی پەیامەکانی بەرەزۆجانان شەڕی گواستنەوەی تەواوی خۆرهەڵاتی ناوەڕاستە لە ئاڵنگاڕیەکانی شەڕەوە بۆ ناو دۆخێکی چارەسەری ئاشتی و دیموکراسیانی ڕاستەقینە. لەبەرەوە ئەم ئەکەوێتە تەوەربەندیەکی سربەخۆ بە جیاواز و 180 دەرەجە پێچەوانی ئەو تەوەربەندی کە تەواوی ئەم هێز و دەسەوتاقم و میلیشیانە ئیدعای ئەکەن و پێیان وایە ڕەوایەتیەک لە گوتار و لە ڕەفتاریانە هەیەەوە ئەبێ ئەمە چێ ببێ. بۆیە ینی ئەم تێگەیشتنە ئالێرەوە دێتە دەرەوە لە لای بەرەزۆجەلان. ئەوەی کە نایەوێت مەسەرەن ئاشتی بەرقەرار بێت ئەتوانین لە دوو ڕەهەندەوە سەیری بکەین. یەکەمیان کێشمێک و ململانەیەکەیە کە لەسەر ئاستی مەزهەبگەرایی ئەگوزارێت و حتا لە ناویشە کێشمەکێش و ململانەیە لەسەر ئاسی ڕێبەرایەتی ئیخوانی عالەمیش ئەگوزارێت. ئەمە ئاستەنگێکی زۆر گەوری بەردەم پرسی چارەسەری و ئاشتی و دیموکراسیە و لە هەمان کاتیشە سروشتی فەرمانڕەوایەتی ئەم هەرێمانەی کە لە خۆرهەڵاتی ناوینە هەن ینی فەرمانڕەوایەتیەکی تۆتالیتار و فەرمانڕەوایەتیەکی ستەمکارن و بە سروشتی خۆیان بە ئاسانی ناتوانن وەڵامدانەوە بدەن بە ئەم پرسە و ناتوانن لەگەڵیا هەڵکەن بۆ لەبەرەوەی تەنها بەڕازیبوونیان بەمە خۆری فەرمانڕەوایەتی و خۆری دەسەڵاتی ستەمکاری و تۆتالیتاریان ڕوو لە ئاوابوون ئەکات. ئەمە ئەو ئاستەنگە حەقیقەیە کە دێتە بەردەمی ئەم بانگەوازە. ئەمە ئەو ئاستەنگە حەقیقەیە کە دێتە بەردەم ئەم پرسە. بۆیە ینی جەوهەری حەقیقی ڕێخستنەوەی ئەم گوتارە و چێبوونی لە ناو فەزای سیاسی تەواوی خۆرهەڵاتی ناوەڕاستە بەر لەوەی کە بەدەمەوە چوون و جۆگرتن بێ لە بانگەوازەکە پێویستە و داخوازیەکی استراتیژی و هەنوکەی و مێژوویە کە گەلانی ئەم ناوچەیە لەسەر ئاستە هەرێمایەتەکانیان ئیرادەیەکی سیاسی ڕاستەقینە بۆ پرسی چارەسەری و بۆ پرسی دیموکراسی و بۆ پرسی ئاشتی لە ڕۆحی مامەڵەی سیاسی خۆیانە چێ بکەن. ئاشتی بە یەک لایەن ناکرێت. ئاشتی لەگەڵ هێزێکان ناکرێت کە خەریکی فرێدانە دەرەوەی کێشمەکێش و ململانێ و نەتەوەی و ئیتنی و عێرقەکانی ناو وڵاتەکەی خۆیەتی بۆ دەرەوەی هەرێمەکانی تر. ئاشتی بە هێزێک ناگرێت کە ڕێبەرایەتی فەرمانڕەوایەتێکی مەزهەبگەرایی بکات. ئاشتی بە هێزی سیاسی لیبراڵ ئەکرێت. ئاشتی بە هێزێکی سیاسی ئازادی خواست ئەکرێت. دیموکراسی بە ویستێکی ڕاستەقینەی فەرمانڕەوایەتێکی ڕاستەقینە لەم هەرێمایەتیانەیە جێبەجێ ئەبێت. نەخوازراوترین وێستگەی وەرچەرخانی سیاسیە لە مێژووی سیاسەتی تورکیایە و لە مێژووی فەرمانڕەوایەتی و حکومڕانی تورکیایە. بۆ لەبەرەوەی ئاکەپا وەک هێزێکی ئیخوانگەرە، وەک هێزێک کە تەواوی وەڵامدانەوە بە پرسی ئاشتی و چارەسەری ڕەت ئەکاتەوە و پێی وایە ینی کێشەیەک نییە بە ناوی کێشەی کوردەوە لە تورکیایە. ئەمە نەک پرسی ئاشتی و چارەسەری دیموکراسی هەڵوەشانەوە بگرە گەیانی بە خۆناغێک کە ئەتوانین بنین خۆناغی لەباربردنە و ئەم هێزە پێشنگایەتی بحوەری شەڕ ئەکات، نەک تەنها لە تورکیایە بەڵکو لە تەواوی خۆرهەڵاتی ناوەڕاستە و بە ئاشکرا ئەمەش ئەبینرێت. بۆ نمونە پەرکێشکردنەکانی بۆ دەخالەتکردن لە بارودۆخی
ئەمنی و سیاسی وڵاتێکی وەکو لیبیایە و ئێستا گەیشتوتە ئەوەی کە ئیتر ینی فەرمانڕەوایەتی لیبیا ناچار ببێ بەوەی کە جەنگ ڕابگەێنێ بەرامبەر بە ئەم دەستی وەردانانەی ئەکەپا و پەلکێشکردنی ئەکەپا بۆ زیندووکردنەوەی کۆمەڵی کێشەی ئابووری و کێشەی مەسلەی گەڕان بە دوای بەرهەمهێنانی غاز و ئەمانەیە گازی سروشتی لە دەریای سپیە و لە ناو کەنارە ئاویە نێودەوڵەتیەکانە ئەم مەسلەیە دەست بۆ ببرێت و ململانەکانی لەگەڵ وڵاتێکی وەکو یۆنانە تۆخ کاتەوە و لە هەمان کاتە پەلهاویشتنی بۆ ئەو دەخالەتانەی کە لە ڕێگەی زۆربەی زۆری ئەو میلیشیا تەکفیری و میلیشیا عقایدیانەوانێک کە لە سووریایە ئێستا لە ڕوبەڕووبوونەوەیەکی خوێناویان چ بەرامبەر بە پرسی کورد چ بەرامبەر بە فەرمانڕەوایەتی سووریا و لە عێراقیشا بە هەمان شێوە ئەم هێزە ینی هێزێکی نامۆیە بە ڕێبەرایەتی سیاسی و فەرمانڕەوایەتی لە تورکیایە و هەڵەیەکی کوشندەی استراتیجی فەرمانڕەوایەتی تورکیە کە ئێستا تێکەوتووە بۆ لەبەرەوەی ئەم هێزە دەستی بۆ زۆر شت بردووە و زۆرێک لە پنت و پێگەکانی بوونی سیاسی و فەرمانڕەوایەتێکی تەدروستی لە تورکیای شێوانووە ئەگەر تۆ دیقەت بیت لە ڕێگەی سیناریویەکی ساختەوە پەنا بۆ تەسفیەکردنی هەموو ئەو سوپا سالارانە ئەبات کە لە ناو لەشکری تورکیایە ڕوئیایەکیان هەبووە بەرامبەر بەوەی کە سوپان نەبێتە بەشێک لە ململانە سیاسەکانی تورکیا هەروەها دەستی بۆ دروستکردنی ئیئتلاف و هاوپەیمانێتی بردووە لەگەڵ هەموو ئەو هێزە دەمارگیر و شۆڤێنیانەی کە لە تورکیایە نکوڵی لە چارەسەرکردنە ڕاستەقینەکانی ئەو هەموو ئەو دۆخە ئەکەن کە پێڵێن دۆخی ناوخۆی تورکیا دۆخێکی سیاسی تایبەت بە تورکیا هەیە کە ئەمە بێت چارەسەری بۆ بکرێت و ینی با بڵێن هاتنە سەر شانۆی سیاسی ئەکەپا و بیرکردنەوەی ئەبەم جۆرە لە مامەڵەکردن و هەڵکردن لەگەڵ پرسە سیاسەکانی ناوخۆی تورکیایە نەک تەنها ئێستا تورکیایە بەڵکو وڵاتانی وەکو عێراق و سووریاشی بەخۆیەوە دەرگیر کردووە و لە دوای ئەو شکستە ئابووری و سیاسی و استراتیژیانش کە بەسەر تورکیایە هاتووە ئێستا لەبری ئەوەی کە بیرکردنەوەیەکی عەقلانی و منطقی دەست بۆ ببرێت بۆ چارەسەرکردنی پرسە ناوخۆیەکانی دێت هەوڵی فڕێدانە دەرەوەی کێشە ناوخۆیەکانی خۆی ئەکا بۆ وڵاتانی دەوروبەر و دراوسێ بە خاتری ئەوەی کە ئیمتیازێکی سیاسی لەسەر بەدەست بێنێت و پەردەبۆشی شکستە ناوخۆیەکانی پێ بکات بەڵام خۆشبەختانە ئەبینین ئەو گۆڕانکاریانەی کە لە ئارا هەیە و ئەو مامەڵە ڕاستەقینانەی کە لە ڕووی سیاسیەوە هەندێک لە هێز و لایەنە سیاسی تورکیەکانی ناوخۆی تورکیا ئەیکەن لەسەر و هەمویانەوانەی هێزێکی وەکو هەدەپا کە بەردەوام خەریکی بەرفراوانکردنی مامەڵە سیاسی تەندروستەکان و بەرفراوانکردنی پانتایەکانی پرسی چارەسەری سیاسی و دیموکراسی ڕاستەقینەیە و ڕۆژ بە ڕۆژ لە گەشە سەندن و ینی هەڵکردنایە لەگەڵ دۆخەکەیە گەیشتۆ بە ئاستێک کە تەنانەت هێزێکی وەکو ئەکەپا دوای ئەو هەموو پشار و گوشارانەش کە کردوێتی لە هەڵبژاردنەکانی یەکەم و دووەمی ئەمە خێرەی شارەوانەکانە شکستی ڕاستەوخۆ بێنێت بۆ لەبەرەوەی کە مامەڵەکردنی ڕاستەقینەی ئەو هێزولایەنانەی تر کە ئێستا نەک بە تەنها هەدەپا وەکو هێزێکی کوردی بەڵکو هەر هێزێکی تری سیاسی ناو تورکیا کە ئەتوانێت و ئەنەرژی ئەوەی تایە کە خاوەندارەتی لە گەڕان بە دوای چارەسەرێکی ڕاستەقینەی ئاشتیانە و دیموکراسیانەیە بکە بۆ هەموو ئەو کێشە ناوخۆیانەی کە تورکیا هەیەتی دەکرێت لە دەوری ئەم پەیامە کۆ ببنەوە دەکرێت هاوپەیمانەتیەکی سیاسی زۆر لەوە بەرفراوانتر پێک بێنن دەکرێت هەموو ئەو جومگە و NGO ڕێکخراوانەی کە بە ڕۆحیەتێکی ئاشتیانە و دیموکراسیانە ئەیانەوێت لە تورکیایە مامەڵەی ژیانی سیاسی ڕاستەقینە بکەن هەمویان گەشە بکەن سەر ڕێ بکەون و ئەو هێزانەش کە خاوەندارەتی لەم دنیابینی ڕاستەقینەی پرسی چارەسەری و دیموکراسیەکەن
ئەبێ ڕاستەوخۆ یارمەتی دەری بژاندنەوەی ئەم پانتایە سیاسیانەی گەمەی دیموکراسی و گەمەی ئاشتی و گەمەی ڕاستەقینەی مامەڵەکردنی سیاسی بن لە تورکیایە و من پێم وایە بەما ئەکرێت هەم پرسی چارەسەری کورد کێشەی کورد دۆزی کورد کە ئێستا لە بەرگریەکی ڕەوایەیە و ینی شەڕی مان و نەمانی خۆی ئەکات و لە هەمان کاتا تەواوی ئەو کێشانەی تریش کە لە تورکیایە ئەگوزارێت ئابم مامەڵەیە بگا بە کەنارێکی ئارام و کار بکات تا ئەو شوێنەی کە هێزی نەخوازراوی شۆڤێنی وەکو ئەکەپا لەسەر شانۆی سیاسی تورکیا بە تەواوەتی بەدەرنێ. لە ڕاستیە مامەڵەکردنی ئەم جۆرە لەم هێز و فەرمانڕەوایەتیانەی کە لە ناوچەکەیە هەن لەگەڵ پرسی کووردا و لەگەڵ پرسی ڕێبەرایەتی سیاسی کوردیە هیچ کاتێک لەسەر ئەو ئاستە نەبووە کە دۆزێک هەیە و خاوەنددارەتی مافێکی نەتەوەی و نیشتیمانی و مێژووی ڕاستەقینەی خۆیەتی و ئەبێ بە هەند وەربگیرێ و ئەبێ مامەڵەی لەگەڵا بکرێت و ئەبێ بە چارەسەرێکی ڕاستەقینە بگە. هیچ کاتێک فەرمانڕەوایەتەکانی خۆرهەڵاتی ناوین بەم شێوەیە مامەڵەیان لەگەڵ پرسی کوردان نەکردووە بەڵکو بە پێچەوانەوە لەکوێ بە پێویستیان زانی بێت کە ئەتوانن دۆزی کورد بخەنە خزمەتی سیاست و استراتیژی خۆیانەوە دەستیان بۆ بردووە و لە کوێشا پێویستیان پێی نەبوو بێت نکوڵیەکی سەرسەختانەیان لێ کردووە و ڕوبەڕووبوونەوەیەکی زۆر خوێناوی و میلیتاریزمیشان بەرامبەری بەرپا کردووە. ئەم جۆرە لە مامەڵە ینی بەشێکە لە نەریتی سیاسی و لە ئەخلاقی سیاسی ئەم هێزستەمکارانەی ناوچەکە لەگەڵ پرسی کووردا و هەر ئەمەش بۆ وای کردووە کە نزیکەی 100 ساڵ کێشمەکێش و منملانەکان لەسەر پرسی چارەسەری کورد توڵ بکێشێت درێژە بکێشێت بۆیە نەگەیشت و ئەجینا ماوەیەکی ئاوها دوور نزیکەی سەدەیەک ئەگەر ئیرادەیەکی ڕاستەقینە هەبێ بۆ چارەسەرێکی ڕێکشەیی بەرامبەر بە پرسێک کە پرسێکی حەقیقیە کە پرسێکی فعلیە و بوونی هەیە و لە بەرگری ڕەوای خۆیان ئەژی و قوربانی ئەدا و پێداگیری ئەکا لەسەر بەدەستێنانەوەی مافەزەوتکراوەکانی کە مافی کللتوریە مافی کۆمەڵایەتیە مافی سیاسیە مافی نەتەوەیە مافی نیشتیمانیە ومانە ئەگەر لەلایەن ئەم هێزە کۆنزەرڤاتیزمانەوە لەلایەن ئەم دەسەڵاتدارە میلیتاری و سەمکارانەوە بچووکترین پێزانین بەرامبەری هەبوایە زۆر لە مێژ بوو ئەم پرسە بە چارەسەری ڕاستەقینەی خۆی گەی بوو و دنیابینی بەڕێز ئۆجالان لێرەوە دێت و پێی وایە بەر لەوەی کە ئێمە قسە لەسەر ئاشتی بکەین ئەبێ لە ئەوی دیکەیە ئیرادەیەکی ڕاستەقینە بۆ قبولکردنی ئاشتی سەرڕێ بخرێت و هەر ئەمەشە وا ئەکات کە ئەم پرسە لە دنیابینی بەڕێز ئۆجالانەوە لە فەلسەفەی بەڕێز ئۆجالانەوە بە تەنها بە پرسێکی نەتەوە چارەسەری نەتەوەی و نیشتیمانی کورد لە خۆرهەڵاتی ناوینە پەسند نەکرێ بەڵکو بیگوازێتەوە بۆ قۆناغێک کە بە پرسێکی یونیڤێرساڵ بزانێت بە پرسێکی چارەسەری جیهانی بزانێت و ئەوەندەی کە گەلانی تری غەیری کورد لەم گوتارە سوودمەند ئەبن چەندێک کورد لێی سوودمەندە دوو بەرابەر ئەوان لێ سەدبن کاکە شەڕ و کوشتار و ماڵوێرانی خۆ بە تەنها لە کورد نەکەوتووە کوردیش لە بەرامبەرە لە بەرگری ڕەوای خۆیان بووە و توانیوێتی گورزی جەرێک بڕ و کوشندە لە هێزەکانی بەرامبەری بدات و ئەوانیش زیانیان پێ بکەوێت و درێژە کێشانی ئەم دۆزە ئەو وڵاتانەی تووشی ئیستینزاف یاخود با بڵێن نەزیفی خوێنبەربوونی ئابووری و کللتوری و کۆمەڵایەتی کردووە لەگەڵیا و ئەلێرەوەیە مەسەلەن بەڕێز ئۆجالان کە باز دە پرسی چارەسەری دیموکراسی و ئاشتیانی ڕاستەقینە ئەکات نەک بەتەنها بەنسبەت گەلی کوردەوە بەڵکو بەنسبەت تەواوی گەلانی خۆرهەڵاتی ناوە ڕاستەوە باسی ئەکات بۆیە لێرەوەیە بەڕێز ئۆجالان لەبری ئەوەی کە بە تەنها ڕێبەری گەلی کورد بێت ئەتوانی بڵێ ڕێبەری گەلانی خۆرهەڵاتی ناوینە بۆ پرسی چارەسەری و دیموکراسی و ئاشتی ئەوەی کە گوزەرە بە پێشنگایەتی بەڕێز لەیلا گۆپان مامەڵەکردنێکی ڕاستەقینەی سیاسی و دیموکراسی بوو لەگەڵ هەم پرسی چارەسەری و دیموکراسی بۆ شێشەی کورد و هەم وەڵامدانەوەیەک بوو بەو سیاسەتە نەخوازراوەی کە وەکو مەسەلێکی گۆشەگیری لەسەر بەڕێز ئۆجالانتاندا بوو.
من پێم وایە ئەو هەنگاوە لە تێگەیشتێکی قوڵەوە بەرامبەر بەو سیاسەتە شەوت و شەوێڵانەی هێزێکی وەکو ئەکەپە و ئەردۆغان سەرچاوی گرتووە و هەدەپە لە دنیابینیەکی سیاسی ڕاستەقینەوە سەیری مامەڵە و ڕەفتارەکانی ئەم هێزەی کرد و ئەوەی تیا بەدی کرد کە چیتر بەم شێوەیە ناکرێت مامەڵە لەگەڵ سیاسەتی ئەکەپەیە بکرێت و ئەو پێشنگایەتی مانگرتنە ینی بازنەی مامەڵەکردنی دیموکراسی ڕاستەقینەی لەگەڵ سیاسەتی ناوخۆی تووشایە فراوانتر کرد. جەوهەری ئەم هەنگاوە لێرایە و جەوهەری ئەم مەنگاوە ڕۆی بەرەو ئەوەی تاکو کە لە هەڵبژاردننی دووەمین جاریشە شکستی گەورەتر لە جاری یەکەم بەدەست بێنێت و ئاقارەکەی بەو ئاستەیە ڕۆی کە ئێستا بازنەکانی مامەڵەکردنی دیموکراسیانە و بازنەکانی مامەڵەکردنی ڕاستەقینە لە ڕووی ئاشتیەوە بۆ پرسی چارەسەری دۆخێکی تازە بەخۆوە بگرێت. لەبەرەوە ئەم پێشنگایەتی مانگرتنە پێشنگایەتی هێنانەکایی مامەڵەیەکی تازەی سیاسی بوو لە ژیانی سیاسی تورکیایە و هەر بۆیە ئەبینین نەک بە تەنها ئەو هێزێکی وەکو هەدەپە و هەواداران و لایەنگرانی هەدەپە بەڵکو زۆرێک لە هێز و لایەنە سیاسی و NGO ڕێکخراوە دیموکراسی و مەدەنیەکانی تورکیاش پێزانینێکی تایبەتیان هەبوو بەرامبەر بەم جۆرە لە خەبات و ڕێزێکی تایبەتیان هەبوو بەرامبەری و لە ئاکامی ئەم پێزانین و ڕێزاریەشەوە توانیان لە گەمەیەکی دیموکراسی لە هەڵبژاردننی شارەوانەکانە سەرکەوتنێکی بێوێنە بەرامبەر بە ئەکەپە بەدەست بێنن. ئەمە بەڕاستی ینی ئەتوانم بڵێم خاڵێکی ڕۆشنە لە وەرچەرخانی سیاسەتی ناوخۆی تورکیایە لەلایەن هێز و لایەنە سیاسیە ئەو هێز و لایەنە سیاسیانەی کە بە دنیابینیەکی ڕاستەقینەوە مامەڵە لەگەڵ سیاسەتی ناوخۆی تورکیایە ئەکەن و پێیان وایە ئەمانە ئەبێ ینی ئەو ئیرادەیە کە پێویستە بۆ پرسی چارەسەری بۆ هەموو ئەو چێشم و ململانیانەی کە ئەگوزارێت ئابەم شێوەیە ئەکرێت بگاتە کەناری ئارامی خۆی. لە پەیوەندیە بە مەسلەی بەڕێز ئۆژەلانەوە دوو هین هەڵەکرێت ینی دوو خاڵ لە خۆ ئەکرێت. یەکیان ئەوەیە کە کورد ناتوانێت دەستبەرداری ئەم پرسە ببێت و ئیرادەی سیاسی کەجەکە ناتوانێت چاو لەم مامەڵەکردنە نەخوازراوە نامرۆڤانەی ئەکەپە بپۆشێت کە وەکو بەناوی گۆشەگیریەوە بەرقەراری کردووە لەسەر ڕێبەر ئۆژەلان. لەلایەکی کەشەوە تێگەیشتنی ئەکەپە لەو شکستە سیاسیانەی کە بەسەری هاتووە ئەکەپەی ناچار کرد بگەڕێتەوە بۆ ئەوەی کە بە هەڵگرتنی گۆشەگیری لەسەر ڕێبەر ئۆژەلان و بە بەکارهێنانی کارتی کوردی لە هەڵبژاردنەکانە پێی وایە ئەکرێت کورد بکاتە کارتێکی گەمەی سیاسی. بەڵام خۆشبەختانە ئەوە نەچوە سەر لەبەرەوە هەردوو فاکتەکە ڕۆڵی ڕاستەقینەیان بینی لە هەڵگرتنی گۆشەگیری لەسەر ڕێبەر ئۆژەلان. بەڵام فاکتەری ڕاستەقینە ئەو ئیرادەیەیە کە ڕێز لەم خەباتە و ڕێز لەم دنیابینیە ئەوە ڕێز لەم ڕێبەرایەتی ئەگرێت و بەردەوام خاوەندارەتی لێ ئەکاوە و پەیامەکەی بەرز ئۆژەلان خۆشی ڕاستەوخۆ ئەچێتە خزمەتی ئەم ویستە سیاسی ڕاستەقینەوە. لەبەرەوە تەمەشا ئەەکەیت پارسەنگەکە لە باتی جارێک دوو جار نابرابەرە بێتەوە و هەر ئەمەشە ئەبێتە هۆی ئەوەی کە ئەکەپە لە هەڵبژاردنەکانی شارەوانەکانە بەو ئەنجامان خوازراوە بگات کە پێگەیشت. من پێش هەموو شتێک حەزەکەم ینی ئەو حەقیقەتە لە لامان جێگیر بێ کە ئەو مامەڵەکردنە ڕاستەقینەیی بۆ پرسی ئاشتی و بۆ پرسی چارەسەری دیموکراسی لە دنیابینی بەرز ئۆژەلانەوە سەرچاوە ئەگرێت زۆر لەوە گەورەترە کە ئێمە تەنها لە یەک ڕاهەندەوە مامەڵەی لەگەڵا بکەین. بۆیە کاتێک کە بەرز ئۆژەلان داوای کۆتایی هێنان بە خەباتی مانگرتن ئەهێنێت
مەبەستی لەوە نییە بڵێ ئیتریەوە دەستبەرداری ئەم مەسەلەیە ببن نەخێر ئەوێ پێمان بڵێت کاکە خەباتی مەدەنی و دیموکراسی فرەڕەهەندە تۆ ناکرێت تەنها لە ڕێگەی مانگرتنەوانەیە درێژە بەم خەبات و بەرخۆدانە بدەیتی نەخێر مامەڵەکردنی زۆر لەوە گەورەتر و زۆر لەوە جیاوازتر هەیە لە ناو خەباتی مەدەنی و دیموکراسیە و ئەبێ ئێوە دەستی بۆ بەرن و لە ڕێگەی ئەم دەستبردنەوانەیە بگەنە ئاستێک کە پێشەنگایەتی خەباتێکی بەدەنی و دیموکراسی ڕاستەقینە بۆ گەلانی تووشیا هەمووی بکەن باشە ئەمە ئەو ئاماژەیە کە تۆ لە پەیامەکەی بەڕێزۆجانانە ئەتوانی بەدی بکەی بۆ ئەوەی کە پێت بڵێ کاکە خەباتی مەدەنی و دیموکراسی تەنها لە ڕێگەی مانگرتنەوە نییە ئەمە یەک دووەمیان کاردانەوەکەی تورکیا بەرامبەر بە پەیامەکە ئەوەیە کە ئەم هێزە لەبەر ئەوەی بە سروشتی خۆی هێزێکی شەڕەنگێزە هەمیشە پێی وایە کە مامەڵەکردنی سەربازی مامەڵەکردنی میلیتاری ئەشێ وێزگەیەک لە وێزگەکانی سیاست کە ئەو تێی ئەکەوێت و نەخوازراوە بەلایەوانەیە بگۆڕێت باڵانسی هێزەکە بگۆڕێت بۆ لەبەرەوەی کە دائیمە لە سروشتی ئەم هێزانەوە شەڕ بەشێکی درێژکراوی سیاسەتە و شەڕ هەمیشە ینی کارتێکە لەو کارتانەی کە پەنای بۆ ئەبرێت ئاکەپا ئالێرەوە سەیری مەسەلەکە ئاکات وە کاتێکە ئەم لە بری ئەوەی کە وەڵامدانەوەیکی ڕاستەخینە بە پەیامەکەی بەڕێزۆجانان سەرڕێبخە دێت ئۆپەراسیۆنی چنگ بەکارێنێت پێی وایە ئەم حاڵەتە ئەتوانێت باڵانسی هێزەکە پێچەوانە کاتەوە و لە بەرژەوەندی سیاست و استراتیژی ئەکەپە بکەوێتەوە نەخێوانە و لەبەرەوەی ئەم هێزە لە سروشتی خۆیە بڕوای بە مامەڵەکردنیی ڕاستەقینە نییە بۆ پرسی چارەسەری و خەباتی مەدەنی و دیموکراسی لە تورکیایە هیچ کات قدرەتی ئەوەی تیا نییە کە نەک با بڵێن سەرچاوی سەرڕێخستنی پرۆسەیەکی ئاشتی ڕاستەقینە بێ بەڵکو ببێتە بچووکترین بەشیش بۆ پرسی چارەسەری لەبەرەوە گەورەترین شتێک کە پێویستە بکرێت لە بەرامبەر ئەمەیە فراوانکردنی تەواوی پانتایەکانی خەباتی مەدەنی و دیموکراسیە لەسەر تاسەری تورکیایە هەتا ئەو شوێنەی کە ئیتر کۆتایی بە بوونی ئەکەپە هێنێ لەسەر شانۆی سیاسی تورکیا تێگەشتنی بەڕێزبایك لە دۆخی سیاسی تورکیا بەربنەمای ئەو دنیابینی و فەلسەفەیە دێت کە بەڕێزهۆجالان ڕێگەیاندووە و لە هەمان کاتە ئەبێ ئەومان لەبیر بێت کە بەڕێزبایی کەسێکی دیاری سەرشانۆی سیاسی و خاوەنددارەتی لە ڕێبەرایەتیشی ڕاستەقینەی ئاشتی و دیموکراسیە لە تورکیایە لەبەرەوە ئەو پەیامەی کە ئەو ئەیدات حتمما بەربنەمای کۆمەڵێک تێگەیشتنی عەقلانی و منتەقیە لە دۆخی سیاسی تورکیا و لە هەمان کاتیشا ئەگەر بە دیوێککە سەیری بکەین زەنگێکی وشارکردنەوەشە بۆ سیاسەتی ئەکەپە کە چیتر تۆ ئیتر ناتوانیت ئابەم شێوازە لە ڕەفتار ئابەم شێوازە لە مامەڵەکردن ئابەم شێوازە لە دەرگیربوون لەگەڵ دۆخە ناوخۆیەکانی تورکیا و حتا ئەو دۆخانەی کە لە ڕووی هەرێمایەتیەوە بە دەوروبەری تورکیاشە ئەگوزارێت تۆ ناتوانانی بگەیتە ئەنجام و لە تەوقیتێکە ئەم پەیامە دێت کە ینی ئەکەپە بەرهەمی شکست لە دوای شکستی سیاسی و استراتیژی خۆی ئەچنێتەوە و ئەوێ پێی بڵێ ئیتر تۆ ئەبێت تێبگەیت ینی ئەمەی کە تۆ ئەیکەیت هەڵەیە ئەمەی کە تۆ ئەیکەی ناڕەوایە و ئەمەی کە تۆ ئەیکەیت قەیران و نەهامەتی و شەڕی گەورەتر بە دوای خۆیان ئەهێنێت بۆیە گەڕانەوە بۆ عەقڵ گەڕانەوە بۆ منتەق و تەسلیم بوون بە ئیرادەیەکی سیاسی ڕاستەقینەی دیموکراسی و مەدەنی لە تورکیایە بۆ کۆبوونەوە لە دەوری پرسی چارەسەری دیموکراسی و ئاشتیانە کاتێتی بۆیە لەم تەوقیتەیە ئەم پەیامە دێتە دەرەوە بەنسبەت ڕەخنەی ینی خۆڕەخنەکردنەوەوانێ ناو سیاسەتی کەجەکەی شتێکی تازە نییە و ئەمە ینی نەریتێکی سیاسی و بەشێک لە ژیانی سیاسی کەجەکەیە
خۆڕەخنەکردن لەبەرەوە بەردەوام توانیوێتی لە وێزگە جیاوازەکانی بەریەکەوتنی سیاسیە ئەم خۆڕەخنەکردانە خزمەتی بە سیاست و استراتیژ و فەلسەفەی کەجەکە کردووە و گواسوێتەوە بۆ ئاسێک کە بتوانێت هەڵکا لەگە ڕووداوەکانە ئەمە ینی شتێکە نامۆ نییە بە ژیانی سیاسی کەجەکە بەڵام ئالەم گوێزگەیە کە بەڕێز بایك بەم شێوەیە باسی ئەکات وە باس لە خۆڕەخنەکردن ئەکات من پێم وایە دوو خوێنەوە هەڵەگرێت یەکێکیانەوەیە کە ئەوێ بڵێت پەیامەکەی بەڕێز ئۆجەلان گەیشتووە بە ئێمە و لە ناو سیاست و فەلسەفەی ڕێبەرایەتی کەجەکەیە چێ بووە ئەمە یەک و ئیشی بۆ ئەەکەین و خاوەندارەتی لێ ئەەکەین و لە هەمان کاتیشا ئەوێ ئەو تێگەیشتنە ڕاستەقەی نەبات بەدەستەوە کە پرسی چارەسەری بە تەنها بە دانیشتن و گفتوگۆ لەگەڵ پارتێکی فەرمانڕەوای دیاریکراوە لە تورکیایە ینی مامەڵەکردنێکی کامڵ نییە بۆ لەبەرەوەی کە ئەوەی کە سیاست و دنیابینی کەجەکە چاوی لەسەرەتی بریتە لە بەرقەرارکردنی ژینگەیەکی دیموکراسی و سیاسی ڕاستەقینە بۆ خەباتی سیاسی و مەدەنی لە تورکیایە لەبەرەوە هەنگاوێک زیاتر ئەڕوا لەم مەسەلەیە و پێی وایە ئەبێ تەواوی ئەو ئیرادەیە کە توانای خاوەندارەتیکردن لە پرسی چارەسەری و سیاسی و دیموکراسی هەیە لە تورکیایە هەر هەمویان لە دەوری ئەمە کۆ ببنەوە و لە کۆی ئەمانە پرسی چارەسەری ڕاستەقینەوە ئاشتیان و دیموکراسیانە دێتە دەرەوە دەرباسکردنی تورکیایە لە هەموو ئەو چێشمە و ململانی و قەیران و ماڵوێرانیانەی کە ئێستا گەلانی تورکیای تێکەوتون لەسەر دەستی هێزێکی وەکو ئەکەپەیە یاخود لەسەر دەستی هەموو ئەو هێزە شۆڤینیزمانەی فاشیزمانەی کە لە تورکیایە خەری لەسەر شانۆی سیاسی بوونیان هەیە بە جۆرێک لە جۆرەکان پێشنیارەکەی بەڕێز بایك لەوێوە دێت کە پێی وایە خاوەندارەتیکردن لەم دنیابینیە و خاوەندارەتیکردن لەم ڕێبەرایەتیە ئەبێ خاوەندارەتیەکی ڕێزدارانە بێت ڕێبەرایەتیە کە لە ئەو پەڕی پەرۆشی و لە ئەو پەڕی خستنەڕووی چارەسەری ڕیشەی ڕاستەقینەیە بۆ پرسی چارەسەری ئاشتی و دیموکراسی ناکرێتەوە وەک زیندانیەک مامەڵی لەگەڵا بکەیت ناکرێتەوە گۆشەگیری بکەیت ناکرێت لە تۆ لە دوورگەیەکی بەسەربازی کراوی وەکو ئیمرالیە بیهێڵیتەوە نەخێر ئەم ئیرادەیە ئەبێ احترامی لێ بگیرێت و ئەم ئیرادەیە ئیرادەی ڕێبەرایەتیە ڕێبەرایەتیە بۆ گەیشتن بە ینی گەیشتنی کەشتی سیاسی تورکیا بە کەناری ئارامی خۆی لەبەرەوە ئەبێ ئەم ڕێبەرایەتیە لەم شوێنەیە بگوازێتەوە بۆ شوێنێکی گونجاوتر و دەرفەتی باشتری پێ بدرێت کە پەیامەکانی ڕاشکاوانەتر بێنە دەرەوە و دەرفەتی باشتری پێ بدرێت کە مخاتەبەیەکی ڕاستەقینەی هێز و لایەنە سیاسی مەدەنی و دیموکراسیەکانی سەر شانۆی سیاسی تورکیا بکات و پێی وایە ئەمە خزمەت بەگەیشتن بە چارەسەری ڕاستەقینە ئەکات وە پێی وایە ئەم ڕێبەرایەتیە ئەو ڕێبەرایەتەیە کە پێویستە بوونی هەبێت لە تورکیایە و بەڕاستی ئەبێ بۆ بەدێنانی ئەمە ئەوەیە کە ئەکەپا و فەرمانڕەوایەتی ئەنقەرە ئەبێ ئیحترام لە بانگەوازەی بای بگرێ و ئەبێ بەدەمێەوە بێت و ئەبێ کە کاتێک کە ئەم پێشنیارێکە کات ئەڵێ ئەبێ بەڕێز وەجاران لێرەیان نەبێ ئەبێ لێرەیە بێت هەڵبەت لە خۆیەوە نایڵێ بۆ لەبەرەوەی کە ئەزانێت ئەمە ئەو عەقڵ و ئەنەرژەیە کە پێویستە و ئەبێت دەستی پێوە بژیرێت و ئەبێ خاوەندارەتی لێ بکرێت و ئەبێ لە دۆخێکا بێت کە بتوانێت دەربڕینەکانی پەیامەکانی دنیابینیەکانی لە ڕووی فەلسەفیەوە لە ڕووی سیاسیەوە لە ڕووی استراتیژیەوە لە ڕووی کللتوریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی عەقلانیەوە لە ڕووی مەنتیقیەوە برژێ بەسەر هەموو ئەو هەنگاوانەیە کە خزمەت بە هێنانەکایی ژینگەیەکی سیاسی و دیموکراسی و مەدەنی تەندروستە ئەکات و لە ڕێگەیەوانێت تەواوی گەلانی تورکیا ئەگەیەنێت بە کەنارێکی ئارامی سیاسی بۆیە ئەم مبادرەیە لە پەرۆشی سیاسەتی هەم کەجەکە و لە پەرۆشی تێگەیشتنیی قوڵی بەڕێزبایی کەوانێ لە پێویستی ڕێبەرەوەجانان دێتە دەرەوە بۆ ئەوەی کە نەک
ببێتە بەشێک لە هەنگاوەکانی پرسی چارەسەری و ئاشتی و دیموکراسی نەخێر بەڵکو ئەبێ خودی ئەم کاراکتەرە ڕێبەرایەتیەکە بدرێتە دەستی پانتایەکانی مامەڵەکردنی مەدەنی و دیموکراسی لەگەڵ تەواوی هەموو گروپ و ڕێکخرا و NGO و هێز و لایەنە سیاسانەی کە وزەی بە تەنگەوە هاتنی ژیانی مەدەنی و سیاسی و دیموکراسیان تایە لە تورکیا ئەبێ لەگەڵ هەموو ئەمانەیە چالاکی ڕێک بخرێ ئەبێ لەگەڵ هەموو ئەمانەیە هاوپەیمانەتی مەدەنی و سیاسی و دیموکراسی ڕێک بخرێ و ئەبێ پشتیوانیان لێ بکرێت چونکە ئەمە ئیتر چۆن ئەڵێ ینی ڕێگە ڕاستەقینەکەیە ڕێگە ڕاستەقینەکەیە کە سەرنجام بە قازانجی هەموو گەلانی تورکیا ئەشکێتەوە و سەرنجام بە قازانجی پرسی چارەسەری کورد ئەشکێتەوە و سەرنجام بە قازانجی هێنانەکایی فەزایەکی مەدەنی و سیاسی و دیموکراسی ڕاستەقینە بۆ ژیانی سیاسی تورکیا ئەشکێتەوە ئەوێ کێشەکانی ناوخۆ فڕێباتە دەرەوە فڕێباتە دەرەوەی تورکیا و پێی وایە ئەگەر ئەمەی بۆ سەر بگرێ ئەتوانێ لە بەردەم واقعی سیاسی و استراتیژی ناوخۆی تورکیایە بڵێ کاکەجان ئەوە دەرەوەیە ڕێگری لە مەسلەی چارەسەری ڕاستەقینە و فەرمانەوایەتی ڕاستەقینە و ئەمانەی تورکیا ئەکات بۆیە ئێمە بەم شێوەیە مامەڵاکەین نەخێر من پێم وایە ئەمە ینی مامەڵەکردنیی نەعەقلانی ئەکەپەیە لەگەڵ پرسی چارەسەری ئەو گرفتانەی کە تورکیای تێکەوتووە لەسەر دەستی خودی ئەکەپە خۆیە لە قەیرانی ئابووری قەیرانی سیاسی قەیرانی و دەست پێکردنەوەی شەڕ و ناشارکردنی کورد بە بەردەوامیدان بە بەرگری ڕەوا لەبری ئەوەی کە ینی مامەڵەکردنیی ڕاستەقینە لەگەڵ پرسی ئاشتی و دیموکراسیا بکە ئەمە بۆ خۆی ینی ئەم لۆژیکەیە کە ئەکەپە مامەڵەی پێیەکات ینی فرێدانە دەرەوەی کێشەکانی ناوخۆی تورکیا ئەمە یەک دووەمیان ئەو گۆڕانکاریانەی کە لە ڕووی سیاسیوانێ لە وڵاتێکی وەکو عێراق و سووریایە ڕوویداوە و بە حکمی ئەوەی کە کورد لەم دوو وڵاتەیە بوونی هەیە بوونی خەباتی مەدەنی و سیاسی و دیموکراسی و دەستوری و یاساییان گەیشتۆتە قۆناغێک کە ئەم پێی هەزم ناکرێ ئەم هێزێکی وەکو ئەکەپە ئەمەی پێ قبول ناکرێ لەبەرەوە دێت بە پاساوی جۆرە و جۆر بە پاساوی بوونی هێزێکی وەکو پەکەکە لە باشوورە بە پاساوی بوونی هێزی هەوادار وەکو پێیەدا لە باکووری سووریایە دێت دژایەتی بوونی کورد ئەکا لە خۆرهەڵاتی ناوەڕاستە ینی مەسلەی پەکەکە کراوەتە پاساوێک ئەژینا ئەگەر تۆ یەک تۆز منتەقی تەماشای بکەین ینی بوونی سەربازی تورکیا لە باشوورە ئەگەڕێتەوە بۆ پێش بوونی پەکەکە لە ناوچە سنووریەکانی عێراق و تورکیایە ژمارەی ئەو سەربازگانەی ئارتەشی تورک لە باشوورە کە ئێستا 27 تێپەڕانەوە بەردەوام لە زیادبوونایە ئەسڵەن لە کۆمەڵێک ناوچەی استراتیژی باشوورە بوونیان هەیە پەکەکە لە دوور و نزیک لەو شوێنانە هەربوونی نییە کەواتە پەکەکە پاساوە ئەجینا تۆ ئەگەر خاوەندارێتێکی ڕاستەقینە لە پرسی چارەسەری کورتکەی لە ناوخۆی تورکیایە ئەسڵەن پەکەکان نەک لە ناوچە سنووریەکانی وەکو عێراق و تورکیایە بوونی نامێنێت ئەسڵ لە ناوخۆی تورکیاشا بوونی نامێنێت کەواتە مەسەلەکە ئەمە نییە مەسەلەکە ئەوەیە کە ئەکەپە دوورتر لەوە ئەڕوانێت و لەبەر ئەوەی کە ئێستا لە بوونی خۆیە خاوەندارەتی ڕێبەرایەتی ئیخوانی عالەمی بەرجەسەکە ئەگەرچی وانە لە جەوهرە بەڵام پێی وایە ئەمە ینی ئەرکی ئەکەپەی بەوە ئەرێکدار کردووە کە دژایەتی هەموو بوونی کورد بکە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە من حەزەکەم یەک شت هەیە بابیزانێت یعنی کاتێک کە قسە لەسەر هێزە کوردیەکانەکەین ئەبێ ئێمە جیاوازی لە نێوان دوو جۆر دوو پارەدایمی جیاوازا بکەین پارەدایمێکی نەریتی
سەرەتاییمان هەیە کە زیاتر خۆی لە هێزە کلاسیکەکانی باشوورە ئەبینێتەوە و پارادایمێکی هاوچەرخیشمان هەیە کە خۆی لە هێزێکی وەکو کەجەکە و پەیدەی ئابینێتەوە. ئەم دوو مۆدێلە بۆ مامەڵەکردنی سیاسی لەگەڵ پرسی کووردا دوو مۆدێلی زۆر جیاوازن. باشە بۆ لەبەرەوەی کە هێزێکی وەکو پەیدا تا ئەم دەقەیە خاوەندارەتی لە ئیرادەیەکی سیاسی ڕاستەقینەی خۆیەکە. تەسلیم بە ئیرادە هەرێمایەتەکان نەبووە، تەسلیم بە استراتیژە هەرێمایەتەکان نەبووە. باشە و ئەزانێت چۆن مامەڵە لەگەڵ سیاستێک و استراتیژێکی ڕاستەقینەیە بکات کە پرسی کورد لەسەر ئاسی دەستوری و لەسەر ئاسی دیموکراسی و لەسەر ئاسی یاسایی ئەم هەرێمانەیە بگەێنێ بە شوێنی خۆی. بەڵام لە باشوورە سەرباری ئەوەی کە کۆمەڵێک مافی دەستوری لە پەیوەندیە بە پرسی کوردەوە لە پەیوەندیە بە فەلسەفەی سیاسی حکومڕانیەوانێ لە عێراقا بەگشتی چێ بووە، بەڵام ئیرادەی سیاسی ئەم ێزانە بەردەوام لەژێر کاریگەری دابەشبوونە هەرێمایەتەکان خۆیە بینێتەوە. هێزێکی وەکو پارتی دیموکراتی کوردستان کە هێزێکی تەقلیدی و هێزێکی ینی هەڵتۆقیوی ناو چێشمە و ململانێ هەرێمایەتەکانی ناوچەکە بۆ بە درێژایی مێژووی ڕابردووی خۆی هە لە سەرەتای دروست بوونیەوە تا ئێستا. باشە بەبێ خۆ هەڵواسین بە یەکێک لەم دەوڵەتە داگیرکاریانەی کە پرسی کوردیان بەسەرادا بەش بووە نەیتوانیوە درێژە بەبوونی خۆی بە نەیتوانیوە داکۆچی لەمانەوەی خۆی بکات. لەبەرەوە ئەم هێزە ئێستا کە خۆی هەڵواسیوە بە سیاست و استراتیژی وڵاتێکی وەکو تورکایە و پەیوەندیەکانیان لە پەیوەندیەکی هەمانجی ئابووری و هەرێمایەتی و ئیدارەیەکی مەحەلی ناوچەیەکەوە گوازراوەتەوە بۆ مەجموعەیەک پەیوەندی ئیستیخباراتی و مخابەراتی و میلیتاریزمی. من پێم وایە ناچارە بەوەی کە ئەمیش دژایەتی خۆی بۆ هێزێکی وەکو پەکەکە ڕابگەیەنێت و پێی وایە پەکەکە ئەتوانێ ئەمەی لێتێک بدات وە کۆتایی بە خۆری ئەم سیاسەتە نەریتیە نەخوازراوە خێڵایەتیە بێنێت لە باشوورە و مەترسیەکە لەمەیە، مەترسیەکە لە خودی پەکەکە خۆی نییە، مەترسیەکە لە فەلسەفەیەکی سیاسی ڕاستەقینەیە بۆ خاوەندارەتی لە پرسی کورد. مەسەلەکە ترسە لە مۆدلێکی ڕاستەقینەی سیاست و هەندێک لە قیاداتی سیاسی باشووریش ئاماژیان بەمە داوە کە ئەمەی کە ئەگوزارێت لە نەتیجەی تەوافقێکی استراتیژی بینی ئەم هێزانە و تورکیایە هاتوۆتەکایەوە. ئەجینا ئەگەر ئەمەش بوونی نەبێت و هێزێکی ینی بەداخەوە کە ئێڵێم ینی خۆزگە مەسەرەن هێزە سیاسەکانی باشوور هەرگیز بەشێک نەبوونایە لە معادلەیە، بەڵام تا ئەو شوێنە پەل بکێشێت کە تۆ ئیتر ناچاربی پێی بڵێ مرتەزەقا، ینی پارتی بە ئاشکرا ئێستا دەوری کرێگرتە ئەبینێت بۆ لەبەرەوەی لە جلوبەرگە سەربازەکانی خۆیەدا بە ژەندەرمەکان پێیەکی بۆ دژایەتیکردنی پەکەکە. ئەمە کارەساتە کاکە، ئەمە ئەبێ بە جۆرێک لە جۆرەکان ینی ئەم هێزە بە هۆش خۆیان بێتەوە و دوورکەوێتەوە لەم جۆرە مامەڵەیە. لانی کەم لەو حەقیقەتە تێبگات مەسەلەی پەکەکە مەسەلەی شانێکی داخلی سیاسی و استراتیژی تورکیە. هەر کاتێک لە ئەنقەرە پرسی چارەسەری سیاسی و ئاشتی دیموکراسی ڕاستەقینە هاتە پێشەوە ئەمە پێویست بە بوونی ناکات. ئەم ئەخلاقا لە ڕووی ئەخلاقی سیاسیوانێ پێویست بە بوونی نییە. بۆیە ئەبێ ئەو لە بری ئەوەی کە ببێتە بەشێک لەم استراتیژە ئەکەپەیەی کە خەریکی هاوشنە دەرەوەی کێشەکانی ناوخۆی تورکیایە بۆ دەوڵەتەکانی دراوسەی ئەبێ ئەم بێت پێداگیری لەسەر ئەوە بکات کە بانگەوازی ئەوە بدا بەگوێی سیاست و استراتیژی حکوومەتی ئەنقەرەیە کە ینی هەنگاو بۆ چارەسەری ڕاستەقینە هەڵبگرێت.